مەڵازان لەگەڵتانم بەردەوامین زۆرێک لە ئێمە هەندێک جلو بەرگمان هەیە و هەندێک کەلوپەلمان هەیە لەناو ماڵەکانمانە کە هیچ پێویستێکمان پێی نییە لە پێشترا بەکارمان هێناوە و لە ئێستادا پێویستمان پێی نییە و تەنها شوێنێکی لە ماڵەکەیە گرتووە. بەڵام لە ئێستاوە بە خۆشحاڵیەوە فرۆشگایەک هەیە لە شاری سلێمانیا کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئەم فرۆشگایی کردوتەوە کە ئەم کەلوپەل و پێداویستیانە یان ئەم جلو بەرگانە وەرەگرێت لەم فرۆشگایەدا ئەنرێت و نرخێکی لەسەر دیاری ئەکرێت ئەم شتانە بە نرخێکی کەم ئەفرۆشرێتەوە بۆ کەسانی کە پێویستیان مەم شتانە هەیە و دواتر لە ڕێی ئەم پارەیەوە هاوکاری منداڵان ئەکرێت ئەو منداڵانەی کە پێویستیان بە هاوکاریە یان هاوکاری لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان وەرەگرن. فرۆشگاکە لە شاری سلێمانیا فرۆشگاکە ناوی فرۆشگای مۆرینە و لە هەمووی گرنگتر ناوی مۆرینە کە خاتونێکی بیانیە کە لە ساڵی 1993ەوە منداڵی هاوکارێکی باشی منداڵانی کوردستانە و یەکێک بووە لە دامەزرێنەرانی سندوقی هاوکاری منداڵپارێزی کوردستان. ئاچین لای خاتونێک کە زانیاری زیاتری لایە لەسەر فرۆشگاکە و پرسیاری لەکەین کە ئەو کەلوپەل و پێداویستیانە چیە کە ئەمان وەریەگرن و ئەو نرخەی کە لەسەری دیاریەکەن و پاشان ئەیفرۆشنەوە و چۆن ئێمە یان ئێوە کە بینەری پرۆگرامەکان ئەگەر بتانەوێت هاوکاری ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بکەن چۆن شتەکانتان بگەێنن بەم فرۆشگایە. خات و هەڵبەست ئەمین سەرپەرشتێری کۆکردنەوەی داهات لە ڕێکخراوی منداڵپارێز لامانە سڵاو دەبێم کاتەوەش. جام سپاسدانەکەم. خات و هەڵبەست بە بیرۆکەی فرۆشگاکە دەست پێ بکەین. بیرۆکەی ئەم فرۆشگایە کە وەرگرتنی ئەم شتانە بوو ئەم پێداویست و کەلوپەلانە بۆ جلوبەرگ بوو لە خەڵکو و دواتر فرۆشتنەوەی و بەکارهێنانەوەی پارەکەی ئەم بیرۆکەی لە چیەوە هات؟ بیرۆکەکە لەوە هات بناڵپارێزی کوردستان زۆربەی کات خەڵک چی پارە بێ یاخود کەلوپەل بێ بەخشیوێتی بە بناڵپارێز بۆی بیگەێنێ بە مناڵەکانی تر. مناڵپارێز ئەوەی بۆ هات کە ئێمە کەلوپەلی بەکارهاتووی مناڵێکی تر بۆ مناڵێکی تر بەکار نەهێنینەوە بۆی هەست بە نەقس ناکات. بیرۆکەکە خۆی لەوە هات کە ئێمەش فرۆشگایەک دابنین فرۆشگاکە ئەو کەلوپەلە بەکار هاتوانە بەکار وەربگرێتەوە و بیفرۆشێتەوە داهاتەکەی بەکار بێنێتەوە بۆ هەمان مناڵ. باشە تەنیا جلوبەرگ نییە چیتر ئەتوانرێت سوودی لێ وەربگیرێت بۆ ئەم ئیشە خێرخوازی؟ جلوبەرگە ئەکسسواراتی ناوماڵە ئەکسسواراتی ئافرەتانە جانتایە یاری مناڵانە شوشەواتە هەر شتێک لە ماڵەکەیە زیادە ئەتوانێت بیبەخشێت بە مناڵپارێز. بەڵام مەرجشتان هەیە سنووردارتان کردەوە؟ بەڵێ مەرجیشمان هەیە پێڵاو جلی ژێرەوە جلی وەرزش خاولی ئەگەر بەکار هاتوو بوو ناتوانین وەریگرین بەڵام ئەگەر بەکار نهاتوو بوو ئەوە شتێکی ترە. باشە خات وڵبەست کەسانێکان ڕەنگە کەلوپەلێکی زیایی ماڵەکەی نەبێت یان پۆشاکێکی زیایی نەبێت کە بیبەخشێ بە فرۆشگاکەی ئێوە بەڵام ئەیوێت هاوکاری فرۆژگاکەتان بکات لە چ ڕێگەیەکی ترەوە لە ڕێی خۆراکەوە ئەتوانێت هاوکاریتان بێت؟ بەڵێ ڕێگامان زۆرە بتوانێت هاوکارمان بێت ئەگەر ئەوەی نەبێت ئەتوانێت پارە بکاتە سنووقەکانی مناڵپارێزەوە کە لە هەموو شوێنێکە هەیە ئەتوانێت بێ مناڵێک بگرێتە خۆی کە مانگانێکی بۆ ببڕێتەوە لە لای ئێمە ئەتوانێت بەشدار بێ ئەگەر ئێستەوە کۆی ڕەمەزانە سەرفترە و هەر زەکاتێک هەبێ بیبەخشە بە مناڵەکان کەوانی پێویستیان بە نەشتەرگەریە یا کڕینی عیلاجە. ئەم ڕێگانشمان هەیە. باش هەڵبژاردننی ناوی مۆرین بۆ فرۆشگاکە ئەگەر باسێکی ئەوشمامەکەی من لە پێشەکەکە شتێکم لەسەر وت بەس بەڕێستان زانیاری زیاترتان لایە. خاتومۆرین ئافرەتێکی بەڕێزی بریتانیا کە یەکەم کەس بووە لە بریتانیا دەستی کردووە بە کۆکردنەوەی کەلوپەل و عیلاج بۆ مناڵان و تەنانەت پارەش کە هاوکاری مادی بێ بۆ مناڵەکان هەمووی کۆ کردوێتەوە ڕەوانەی کوردستانی کردووە یەکەم کەس بۆ لە دامەزرێنەری سنووقی مناڵانی کوردستان. ساڵی پاریش خەڵاتی بلەوە کۆڕێزێک بۆ ئەم خاتونە پێشکەشی کرا کە بەداخەوە نەیتوانی خۆی نەیتوانی لەبەرەوەی ئێستا بە تەمەنە گەورەیە و پێم وا بێ نەخۆشە. ئینشەڵڵا کە خوای گەورە لەبەر ئیشە جوانەکانی شفای پێ ببەخشێت. ئێستا جەنابەت فێرمان بڵێ کە ئێوە بۆ ئەم ئیشە چۆن بانگەشتان کردو لانێ زۆر کەس نەزانێت هەر ئەستان سەردانی کوێ بکات. بەڵێ ئەمە زانیاریمان پێشکەش بکە بۆ چیتان کردو بۆ بانگەشەی زیاتری؟ بەڵێ ئێمە هەر لە ڕێی جەنابتانە لە ڕێی کورساتەوە یەکەم ڕۆژ بڵاومان کردەوە ئەوە بەنیازی زیاتر بڵاویکەینەوە کە بروشور دروستکەین بە ناو هاوڵاتیا بڵاویکەینەوە لە مەکتەبەکانە لە ڕێی مناڵەکانەوە بگا بە دایک و باوکەکان بڵاویکەینەوە
شۆنەکەشمان ڕند گەلەریە قاتی یەک دوکانی 14 و 15 بەناوی فرۆشگای مۆرینەوە. باشە ئێستا فرۆشگاکە کراوەتەوە و ڕۆژانە بەردەوام کراوەیە بەتایبەت ئێستا لە مانگ لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانین کەسێک بێ هاوکاری تام بکات لە کەیە سەردانتان بکات؟ هەموو ڕۆژ کراوەیە سعات 11 بەیانی بۆ 11 شەو هەموو کات یعنی لە کاتی ڕەمەزانە بێ و یا کاتی ئاسایی بێ 11 بەیانی بۆ 11 شەو کراوەی ئەتوان سەردانی فرۆشگاکەکەن هەر لەوێ کەلوپەلەکان وەرەگیرێ فۆرمێکیان بۆ ئەکرێ هەر لەوێشە ئێمە ئیفرۆشینەوە بەڵام یەک تێبینی بۆی هاوڵاتی ئاگدار بێت کە ئێمە کەلوپەلەکان وەرەگرین ئەگەر بەکار هاتوو بوو ئەوە تەعقیمەکرێ ئەشۆرێ ئوتو ئەکرێ بە جیهاز پاکەکرێتەوە ئەو کاتە نرخی لەسەردا ئەنرێ و ئەفرۆشرێتەوە. باشە لە پاڵم ئیشە جوانانەیە ئیشی تریشتان کردەوە بە خزمەتی منداڵان باسێکی ئەومان بکەن هەر بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێوە چیتان کرد؟ لە مانگی ڕەمەزانە ئەو سپۆنسەرانەی کە بەردەوام هاوکاری مناڵ پارێزی کوردستانن ئەگەر ناوێکێکیان بڵێ وەک حاجی سادە کە پاکێجی خۆراکی ئامادە کردووە ئێمە لە ڕێی مناڵ پارێزەوە دابشمان کردو بەسەر هەموو ئەو خێزانەکەم دەراماتەیە نەک لە تەنها لە سلێمانیە با بڵێن لە هەموو قەزا و ناحیەکانە دابشمان کردووە و کەسی تریش هەبووە کە بڕەپارێکی بەخشیوە بە مناڵێک بۆ عیلاجی مناڵ بەکارمان هێناوەتەوە یان هەر پێویستێکی تری مناڵەکە بێ بۆمان دابین کردو. بەڵێ خات وەڵبەست ئەم پرۆژە و چالاکیانە تا چۆن گرنگە کە ئەبێتە هاوکارێک بۆ منداڵانی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی لە ئێستادا کەسانێک بیانەوێت هاوکاری ئەم پرۆژەیە بکەن ئێوە چالەکیکی ترتان هەیە تا لە ڕێگەیەوە ئەو کەسانی کە دەستڕۆشتون هاوکاری منداڵ بکەن منداڵەکان بکەن؟ ئەوانەی کە دەستڕۆشتون و ئەوانەشی کە هەر وەزعی مادیان زۆر باشیش نییە ئەتوانن ئەگەر بە شتێکی بەسیط تێژ بێ هەر هاوکاری مناڵێکی تر بکەن ئەگەر بە 250 دینار بێ کە ئیکاتە ئەو سنووقەوە ئەو دڵ مناڵێکی تری پێخۆشە کە ئەم پارێکەوە بێتەوە و هاوکاری مناڵێکی پێ ئەەکەی بۆیە داواکارم هیچ کات هیچ کەسێ لە بەخشی نەوەستێت چونکە ئەگەر لە من زیاد بێ لەوانەیە ئەوەشی نەتوانێت هەر 250 نارەتوانێت ببەخشێت لەگەڵ ئەمەیە مناڵی کەم دەرامەت وەزعی باشترە بێ و هیچ نەبێ پێداویستی ئەساسیەکانی بۆ دابینەکەی. باشە ئامارێکتان لەبەردەستە ئەو منداڵانەی کە هاوکاری لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان وەرەگرن لە ئێستادا چۆنە تەمان جیاکراوەتەوە کە کەسانێکان نەخۆشن پێویستیان زیاتری پێێتی کەسانێکان پێویستیان منەشتەرگەری هەیە یان هەر جۆرێکی دیکە؟ بەڵێ تقریبەن ئامارێکمان هەیە بەڵام ئەمە بە ڕۆژانە ئەگۆڕێت چونکە مناڵ هەر لە زیاد بوونایە مناڵی نەخۆش بەداخەوە دایم لە زیاد بوونە ئەمانەی کە دڵیان کوونە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان پەروەردە و تەندروستی و پاراستن بۆ هەموو مناڵێک کاتە بۆ هەمویان کارەکەی وەکو بەشی پاراستن و گرتنەخۆ کە مناڵەکانە گرێتە خۆی تقریبان 725 مناڵە بەڵام نزیکی 900 بۆ 1000 مناڵێک لە فۆرمایە کە چاوەڕوانە وەکو تەندروستی مناڵێکی زۆر ناتوانم هەر ژمارەکەی بڵێم کە لە فۆرمایە بۆ نەشتەرگەری کە ساڵانە نزیکی 50 بۆ 80 مناڵ لە ڕێی مناڵپارێزەوە لە فۆرمایەوە تا چاوەڕوانە بەڵێ کەواتە کەسانێک ئەگەر بیانەوە هاوکاری بکەن لە ئێستای شوێنێک هەیە کە ئەتوانن هاوکاریەکانیان بگەێنن و ئەو منداڵانە ئێستا چاوەڕوانن بەڵێ چاوەڕوانن یەکێک هاوکاریان بێت بەڵام مناڵپارێزیش بەخۆی هەسەنگاندنێک ئەکا بۆ ئەو فۆرمانە کە کێ زۆر زەڕورە ئەمەلیات ناوەستێ کە پێویستی بە نەشتەرگەریە تۆ هەرە بێ ڕاستەوە خۆ بۆی بکەیت فۆرمەکانیش چۆن پڕکراوەتەوە کە توێژەرێک دەچ سەردانی ماڵەکانەکە ئەو کەسە خۆی دێت داواکەیان لە ڕێی دکتۆرێکەوە ئەینێرێ بۆ مناڵ پارێز کە فۆرمەکەی بۆ پڕکەینەوە توێژەرەکان سەردانی ماڵەکان ڕێژەیەکیان هەیە وەکو بەشی تەندروستی کە چەنێ مناڵ پارێز دەتوانێت هاوکاری مناڵەکە بکە ئایا بۆ نەشتەرگەری بێ یا خۆت بۆ دەرمان بێ یا هەر شتێکی تر بێ. باش پرۆژێکیشتان هەبوو تایبەت بە یەکەکانی نیشتەجێ بوون سیتیەکان بەڵێ ئەمەتان جێبەجێ کردووە تا ئەمە پار لە ڕەمەزانە جێبەجێمان کردووە هیچتان نەکرد ئەم ساڵ هەر فرۆشگاکە بۆ کردمانەوە ئەوەی سیتیەکانمان بەس پار جێبەجێ کرد کە لە مانگی ڕەمەزانە بوو سنووقەکەمان داناوە و نامەیەکمان بۆ هەموو ئەو کەسانی کە لەواکە دانیشتو نردووە کە ئەتوانێت ببەخشێت لە مانگی ڕەمەزانە بۆ مناڵێک ئەگەر هەر چەندێک بێت بۆ هەموو سیتیەکانی ناو سلێمانی بوو
تقریبا باش بۆ خراپ نەبوو. باشە ئەو سندوقی ئێوەداتان ناوە لە مارکێت و لە زۆربەی شوێنە گشتەکانە بەرچاوی هەمومانە و ئەیبینین کە لۆگۆی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانی بەسەرەوە بەڵام لە مزگەوتەکانە نایبینم. بەڵێ لە مزگەوتەکانە هەتا کۆمپێراریش با بڵێن هەتا لە مانگی ڕەمەزانەکە داوامان کرد لە ئەوقاف ڕازی بوون لەسەر 5 مزگەوت داینین ئەمیش لەبەر مناڵپارێز ڕێگەیان داوە ئەگینا ڕێگە نادەنە مزگەوتەکانە هیچ سنووقێک هەبێ. بۆچی هۆکارێکە؟ هۆکارەکەوتی ئێمە بۆ مزگەوتەکە بۆ خۆشیان ناهێڵێن سنووق دانێن و بەکاری بێنن ئەوە ڕێکاری خۆیانە ئیتر ناتوانین زاتیان لە کۆتاییە ئەگەر بەو کەسانە بڵێ کە دەستڕۆشتون کە توانایەکی باشیان هەیە و بیانەوێت هاوکاری ڕێکخراوەکەت و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بکەن و ڕێکخراوی ئەو منداڵانە بکەن کە لە ئێستادا چاوەڕێی کۆمەک و هاوکاری. بەڵێ هەمیشە وتوبە هیچ کات لە بەخشین مەوەستن و بە تایبەت لە ئێستاە کە مانگی ڕەمەزانی پیرۆزە و بۆ خۆی هەر خێرێکشە ئەگەر ڕەمەزانیش نەبێت وەک وتومانە ئێمە مناڵپارێز تەنها بۆ مناڵ کارمان کردووە ئەگەر ئەو شتێکی بەسیتیش ببەخشێت ئەگەر هەیەی مناڵێک لە نەشتەرگەری ڕزگار کات بابێت پێشەوە مناڵپارێز ئامادەیە بە هەموو شێوەیە ئاسانکاریەکەین بۆی ئەو هاوکاری ئەو بگەینە ئەو مناڵە. لەشتان ساغ بەسپاس بۆ هەوڵە جوانەکانتان بۆی کەواکەن منداڵێک کە لەوانێ بارودۆخی دارایی ماڵەوەیان باش نەبێت بتوانێت هاوچەشنی مناڵەکانی تری کە ژیانێکی باشیانەیە ئەویش بێبەش نەبێت لەو ژیانە ئاسوودەیە.